تەنها لەم شەقامە و لە یەک ڕۆژدا 8 بریندار و 2 گیان لە دەستدان بەهۆی ڕووداوی هاتوچۆوە تۆمارکرا. ڕێگای سەرەکی کەرکووک سلێمانی بە تایبەت لە سنووری قەزای چەمچەماڵ خەریکە نازناوی ڕێگای مەرگ وەردەگرێت بەهۆی زۆری ڕووداوەکانی هاتوچۆوە. دوو ڕووداوی هاتوچۆدا بەداخەوە دوو هاوڵاتی گیانیان لە دەستدا و 8 برینداری لێکەوتەوە سەرجەم بریندارەکان لەبەر سەختی دۆخەکان ئەحالی نەخۆشخانەکانی شاری سلێمانی کرا پاش ئەوەیەوە لە سنتەری فراکەوتنی چەمچەماڵ چارەسەری پێویستیان بۆ ئەنجام درام و دوو بەداخەوە دوو مردووی لێکەوتەوە نەتیجەی هەردوو ڕووداوەکە دیارە کەسێکیان منداڵێکی تەمەن 9 ساڵانە و ئەوی کەشان لە هاوڵاتیکی تەمەن 35 ساڵانە سەرجەمیان لە ڕەگەزی نێرن و پاش گرتنەبەری ڕێکاری یاسایی و تایبەتیەکان ئەحالێنی پزیشکی دادی سلێمانی کرا. دیارە یەک لە ڕووداوەکان نەتیجەی پێکدادانی دوو ئۆتۆمبیل و ئەوی کەشیان کە ئۆتۆمبیلەکە خۆی شۆفێرەکە لە دەستی وەرگردو و بەداخەوە ئەو قوربانیانەی لێکەوتوتەوە. ڕووداوەکانی هاتوچۆ تەنها یەک هۆکاریان نییە، بەڵام چارەنووسی قوربانیەکان هاوشێوەن و زیانەکان گیانی و مادیشن. ڕووداوەکانی هاتوچۆ کە ئێماڵێن ڕۆژ بە ڕۆژ داڵکشاندایە زۆری ئۆتۆمبیل زۆری شڕبوونەوەی باوڵێن دانیشتوان خەڵک لە زیان بودایە خواستی لەسەر کڕینی ئۆتۆمبیل زۆرە. شەقامەکان ئەتوانە بڵێم هەمان شەقامەکانی 20 ساڵ و 30 ساڵی پێش ئێستاە کە کەمترین جار باڵن شەقامەکان ڕۆژە نەکرێتەوە، بەڵام هەموو ڕووداوەکانی هاتوچۆ ئێمە بەدادەچونمان کردو زیاتر پابەندەبوونی شۆفێرانە بە ڕێنمایەکانی هاتوچۆ چکار هەرسان کوالێت و لەسەر هەمان شەقامی پێشتر ئەوسێ ئۆتۆمبیلێکی زۆر بەسەر شەقامەکان ئاڕۆە بۆ نمونا ڕێگای کەرکووک سلێمانی کەواتوانم بڵێم خواروی عراق ناوەڕاستی عراق مەحافەزەی کەرکووک هەموو پارێزگاکانی کە سەردانی شاری سلێمانی ئەکەن بۆ گەشتوگوزار پارێزگای هەڵەبجە ئەمە ئۆتۆمبیلێکی زۆر بە شەقامەکاندا ئەڕۆ و ئەو بار هەڵگریی زۆر زۆریتیایە. ئامارەکان پیشانی دەدەن ئەم ساڵ ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆ زیاترن لە ساڵانی پێشوو. بەپێی ئاماری 6 مانگی سەرەتای 2020 چل ڕووداوی هاتوچۆ لە قەزای چەمچەماڵ هەبوون، بەڵام ئەم ساڵ 53 ڕووداوی هاتوچۆ تۆمار کراون. کەڕۆن محەممەد کورساد نیوس قەزای چەمچەماڵ.